ئەگەر بارانبارینی ئەم ساڵ لە بەرژەوەندی جوتیارانی هەرێمی کوردستان بوو بێت ئەوە ئێستا بۆ جوتیارانی شارە زوور تەواو پێچەوانەیە. بەهۆی سروشی جوگرافی قەزای شارە زوورەوە درێژبوونەوەی وەرزی بارانبارین بۆ کۆتاییەکانی وەرزی بەهار و سەرەتای هاوین بە زیان بۆ جوتیاران کۆتایی هات. جوتیارێکی شارە زوور دەڵێ لە دۆنمێک زەویدا تەنیا 200 بۆ 300 کیلۆ بەرهەمیان هەبووە لە کاتێکدا ساڵانی ڕابردوو 1000 کیلۆی تێپەڕاندووە. 16 دۆلمان دەرەو کرۆ ئێستا 2 تەن 800 کیلۆی تیا بوو. بارانی ماشەڵڵا بارانی زۆر باریۆ ساڵ بارانەکە لە حەد بە دەرو بەڵام بۆ ئێرە زۆر باش لێ بارانەکەی ئەبواە 16 تا 7 تەنی تیا بووی دۆلمێ تەنێکی تیا بووی هیچ نەوە ماشەڵڵا پارەش ناگا 300 دینار 275 دینارەکە ئیسا وەڵا دۆلمی 200 کیلۆ دۆلمی 200 تا 300 کیلۆ هیچی تیانە ماشەڵڵا. حکومەت بە 700 بەخوازم درۆم نەکرد بە 750 دینارە سایلو بەڵام توجارەکان بە 300 وەریەگرن. ئەگەرچی کەم بڕشتی ئەم ساڵ کاریگەری ڕاستەوخۆی لەسەر جوتیاران دەبێت بەو پێی تێچووی هاتنە بەرهەمی دانەوێڵەکە زۆر زیادی کردووە بەڵام جوتیاران هەر سوپاسگوزارن و دەڵێن بە قەدەر و دەرئەنجامی کارەکانمان ڕازین. گەرمتیانەوە حال مەسیفی وەڵڵاهی نەوناڵ ساڵ کوتی دیاماژی کردە بەخوای سفادەین و هیچ زەرمان کە قاجازینەوە ئەی چزانم بۆ وەڵای ناس بارانیشی بۆ وێرە بارانەوە بە چیە تەڕە ساڵ بە عەمەن ئێمە نایە هەمووی وایە هەموو شارە زوور وایە خۆری عام وایە خۆری من ئێمە نین بەخوای شتی وایە ئێتر ئەو بەحث لە لایەکی بردوو بەخوا باو ناکەم لە 16 دۆلمە ڕینێکی تیاوێ 2 تەن 800 کیلۆ تیاوە لە 16 دۆلم هیچی تیانەوە هیچ مەسروفینەوە. سەرڕای کەم بڕشتی بەرهەمی دانەوێڵە لە قەزای شارە زوور بەراورد بە ساڵانی ڕابردوو نرخی بەرهەمەکەش لە بازاڕی ڕەشدا بۆ زیاتر لە نیوەدا بەزیوە و ئەمەش هێندەی دیکە جوتیارانی نیگەران کردووە. لە ئێستادا کیلۆیەک گەنم لە بازاڕی ڕەشدا 300 بۆ 350 دینار دەکات لە کاتێکدا لە سایلۆکان بە 750 دینار وەردەگیرێت. بەڵام جوتیاران متمانیان بە حکومەت نییە و بەرهەمەکانیان دەفرۆشن وەک خۆیان دەڵێن هەشت بێ و لە مشت بێ نەکنۆ بێ و نەبێت. وشیار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام شارە زوور.